ڕۆناڵدینهۆ لە باشترین یاریزانی جیهانەوە بۆ زیندان. ڕۆناڵدینهۆ ناسراو بە جادوگەرەکەی تۆپی پێ، یاریزانێکی پڕ بەهرە و بەتوانە، بەڵام هەمیشە ژیانی تایبەتی پڕ بۆ لە کێشە. ڕۆناڵدینهۆ ساڵی 1970 لە شاری پۆرتۆ ئەلگری لەدایک بووە، بە هۆکاری ئەوەی برا گەورەکەی یاریزانێکی پیشەگەری تۆپی پێ بووە، هەر بە زووی چۆتە بوارەکەەوە و ساڵی 1997 لە یانەی گریمۆ دەستی بە یاریکردنی تۆپی پێ کردووە وەک یاریزانێکی پیشەگەر. ساڵی 2001 ئەستێرەکەی بەڵازیل بە تەمەنێکی کەمەوە ڕووی لە پاریس کرد بۆ بەدیێنانی خەونەکەی، لەگەڵەوەی لەگەڵ یانە پاریسیەکە درەوشایەوە، بەڵام هەمیشە لەگەڵ لویس فێرناندێز ڕاهێنەری کێشەی هەبووە. بە وتەی ڕاهێنەرەکە ڕۆناڵدینۆ یاریزانێک بوو زۆر گرنگی بە بابەتانێک داوە کە دوور بوون لە تۆپی پێ. ڕۆناڵدینۆ ساڵی 2003 ڕووی لە یانەی بەرشلۆنە کرد بە گرێبەستێکی 32 ملیۆن یۆرۆیی، هەرچەندە بڕی گرێبەستەکەی یەکجار زۆر بوو بەراورد بەو کاتە، بەڵام سەماڵکەرەکەی سامبا هێندە درەوشایەوە لەگەڵ یانەکەی کە نرخە زۆرەکەی بیری هەمووانی بردەوە. لە وەرزی 2004 بۆ 2005 لەگەڵ بەرشلۆنا بوونە پاڵەوانی چامپیۆنز لیگ. ساڵی 2004 و 2005 بە باشترین یاریزانی جیهان دیاری کرا لەلایەن فیفا و ساڵی 2005 بووە بە براوەی باڵندۆر. ساڵی 2006 بە باشترین یاریزانی ئەوروپا هەڵبژێرا. لەو ساڵانەی ڕۆناڵدینۆ درەوشایەوە و لە سەردەمی زێڕیندا بوو، لەگەڵ بەرشلۆنا لاوێک لە ویانەیەوە دەرکەوت. کوڕێکی ئەرجەنتینی بوو بە ناوی لیۆنەل مێسی. ئەو یاریزانەی ئێستا گۆڕاوە بۆ یەکێک لە ئەفسانەکانی مێژووی تۆپی پێ. ڕۆناڵدینۆ بە یەکێک لە مامۆستاکانی سەرەتای دەرکەوتنی میسی دەدەنرێت. لیۆش هەرگیز ئەوەی نەشاردۆتەوە جادوگەڕەکەی سامبا هەمیشە هاوکاری بووە و دەستی گرتووە. ڕۆناڵدینۆ بەهۆی چەند ڕووداوێکی جیاوازەوە بەشێکی خۆشەویستی و کەسایەتی لە نێو خەڵکدا لەدەستدا. ساڵی 2011 کۆکاکۆلا گرێبەستەکەی لەگەڵ هەڵوەشاندەوە. ساڵی 2019 دەست بەسەر سەروەت و سامان و پاسپۆرتە بەرازیلی و ئیسپانیەکەی داگیرا بەهۆی نەدانی باج و نەبژاردننی سزاکانی سەری. ڕۆناڵدینۆ لەو هەموو دەستکەوتەوە کۆتایەکەی چی بوو؟ ڕوونایەوە چوونە زیندان بوو. ساڵی 2020 ڕۆناڵدینۆ براکەی بە نیازبوون بە پاسپۆرتی ساختەوە بچنە وڵاتی پاراگوای، بەڵام لایەن پۆلیسەوە دەستگیر کرا. پاژەوەی ئامادە نەبوون بژاردننی سزاکەیان بدەن، کرانە زیندانەوە و 57 مڵکی جیاواز و پاسپۆرتەکانیان ڕاگیرە. هەر لە هەمان ساڵدا دۆسیەکی گەورەی دسپیکردنەوەی پارە بۆ خۆی و براکەی کرایەوە کە بریتی بوو لە 50 ملیۆن دلار. پاش ماوەیەک مانەوە لە زیندان ڕۆناڵدینۆ براکەی بە کەفاڵەتی 1,600,000 دلار ئازاد کران، بەڵام ئەوە نەبووە هۆی ئەوەی کە جارێکی تر ببێتەوە بە یاریزانە خۆشەویستەکە لای هاندەران.